بڕیارە مانگی داهاتوو ناونووسین بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج دەست پێ بکاتەوە و پرۆسەکەش بە تیر و پشک دەبێت. هەر هاوڵاتێکیش بڕی 50,000 دیناری وەکو ڕسومات لێ وەردەگیرێت. بەڕێوەبەری حەج و عومرەی هەرێمیش ڕایدەگەیەنێت. ئەو کەسانەی ساڵی 2017 ناویان تۆمار کرد بوو هیچ بڕە پارەیەکی لێوەرناگرێت و دەتوانێت جارێکی دیکە بەشدار بێت لە تیر و پشکەکەدا. خەڵکێک تا ئێستا ناوی خۆیان تۆمار نەکردێ و ئارەزوی حەجیان هەیە و داواکاری زۆریان هەیە بۆ حەج. لە نوێەوە خەڵکێک دەرگای بۆ دەکرێتەوە دێت ناوی خۆی تۆمار دەکات و فۆرم پڕ دەکاتەوە و ڕێگای دومین ئەو هاوڵاتیانەیە کە ساڵی 2017 ناوی خۆیان تۆمار کردبوو کە ژمارەشیان بە قوڕعی ڕۆیشتینەوە ژمارەشیش فۆرمەکانیان لەبەردەستمان ماوەتەوە ئەوانش بە هەمان شێوە مافیان پارێزراوە دەخرێنەوە تیر و پشکەوە. هاوڵاتیان بە تایبەت ئەوانەی بەتەمەنن دەڵێن بە ئاواتی فەریزەی حەج ئەنجام بدەین، بەڵام بەهۆی زۆری تێچووی سەفەری حەجەوە کە زیاتر لە 4500 دلاری پێویستە نەمانتوانیوە خۆمان ناونووس بکەین و ئەم ڕوکنە ئاینە بەجێ بگەێنین. زۆرم حەز لێ بچمە حەزی زیارەتی حەج و ماڵی خوای بکەم، بەڵام بە جۆرێ ئەو قسانەی کە لێی باز دەکەن دەڵێن ئێستا بوویتە 48 وەرەقە فەقیرە توێچی 48 وەرەقەی لە چێ بینی؟ لە 2017ەوە ناوی خۆمان نووسیوە، هەر نەفرەی 50,000 لێ وەرگرتین بە ناوی ناونووسین کەچی ناوەکان هەر بزر بوون. ئێستا دەڵێن لە نوێی ناوی دەنووسنەوە، هەرچەندە سەفەری حەج بەڕاستی زۆریش گرانە. ئەمە وەختی خۆی نووسیمان بە 50,000 نەفەری 50,000ماندا 5 سال لەوەی پێشتر دەرنەچوو. ئێستاش دەریش بچی ئەمن پێم ناکرێ بچم لەبەرەوەی دەفتەرەشی لێوێ بە 2 نەفەری. ئەم ساڵ لە تەواوی عێراق و هەرێمی کوردستان 37,000 هاوڵاتی فەریزەی حەجی ئەنجامدا کە لەو ژمارەیەش 4685 کەسیان هاوڵاتی هەرێمی کوردستان بوون. پێشبینی دەکرێت بۆ ساڵی ئایندەش هەمان ژمارە بۆ هەرێمی کوردستان دیاری بکرێت. گەیلان سابیر، کورسات نیوز، هەولێر.